دیارە کاتی سەربڕینی قوربانی زانایان بەعام يعني بەعام هەموو زانایانی ئیسلام متفقن لەسەر ئەوەی کەوا لە دوای خۆردەرچوونی ڕۆژی جەژنی قوربانەوە دەستی پێەکە لە دوای خۆر هەڵهاتنی ڕۆژی جەژنی قوربانەوە دەستی پێەکە هەموو زانایان متفقن کە یەکەم کاتی سەربڕینی قوربانی لەو کاتەوە دەستی پێەکە هەنێکیان ئەڵێن پێش نوێژی جەژنیش ئەبێ هەنێکیان ئەڵێن ئیلا ئەبێ دوای نوێژی جەژن و ئەم ڕەئیش بەقەوەترە دوای نوێژی جەژن دەست پێەکە کۆتا کاتەکەی حتاکەی قوربانیەکە ئەکرێ تا چی کاتێک ئەکرێ کۆتا کاتی قوربانی حتا ڕۆژی چوارەمی جەژن یعنی ڕۆژی جەژنی قوربان وسێ ڕۆژەکەی دوای ئەوە حتا مەغریبەکەی ئەمە ڕەئی شافعیەکانە و ڕەئی زۆرینەی عولەمای ئیسلامیشە بەڵام دیارە کۆمەڵێکی تر لە زانایان غەیری شافعیەکان وتویانە دوو ڕۆژی دوای جەژن یعنی ڕۆژی یەکەمی جەژن و دوو ڕۆژەکەی دوای ئەوە یعنی سێ ڕۆژەکە بەڵام ئەم قەولە والله أعلم قولێکی زۆر بەهێز نییە یعنی زۆرینەی بۆ نمونە ئێستا ئەوانەی کە قسەیان لێوەرەگیرێ بۆ نمونە ئیمامی ئەهلی بەسرە کە حەسەنی بەسریە ئیمامی ئەهلی مەکە کە عەتای کوڕی ئەبی ڕەباحە ئیمامی ئەهلی شام کە ئیمامی ئەوزاعیە ئیمامی فقەهای حەدیث کە شافعیە ڕەحمەتی خوای لێبێ وای فەرمووە و هەروەها ئیبن حەزم عفوا ئیبن المنذر هەر هەمان قەولی گوتووە یعنی تقریبا ئەتوانم بڵێم ئەوانەی کە زیاتر لێکۆڵینەوەیان لە مەوزوعە هەیە وا ئەڵێن و ئیبن عوثەیمینیش لەو بارەوە قەولێکی جوانی هەیە ئەوە دەرەخات کە تۆ ئەتوانی تا چوار ڕۆژ قوربانەکە ئەنجام بدەیت ڕۆژی یەکەم کە پێوتری ڕۆژی جەژنی قوربان و سێ ڕۆژەکەی دوای ئەوەش کە پێوتری ئەیام التەشریق هەر سێ ڕۆژەکەی ڕۆژی سەربڕینە حتا ئێوارەکەی طبعا وە شەوەکەشی هەر ئەتوانی يعني ئەنجامی بدەیت يعني بە شەو بە ڕۆژ قوربانەکە ئەکرێ بەڵام بە ڕۆژ باشترە و قوربانیکردنی ڕۆژی یەکەمیش بەری دە ڕۆژەکەی یەکەمی ذیلحیجە ئەکەوێ ئەوە باشترە ڕۆژی یەکەم باشترە لە ڕۆژی دووهەم و لە ڕۆژی سێم و لە ڕۆژی چوارەم و ڕۆژ باشتریشە لە شەو بەڵام لە هەموو ئەو حاڵەتانەشە دروستە قوربانی ئەنجام بدرێ